لە سەرەتاوە بە حەول و قووەتی خوای گەورە و ڕێڕەوی هەر دەرسێک و هەر زنجیرە دەرسێک ئەڵێم لەو کاتەی کە لە سەردەمانی 100 ساڵ یان 200 ساڵ لەمەوە پێش 200 و 300 ساڵ لەمەوە پێشەوە کە ئیستعمار هاتە وڵاتانیەوە تەمانکەڵن 200 بۆ 300 ئینگلیز یەکەم جار هات لە هەندستانە دەسەڵاتی بوو و لە ساڵی 1831 دەسەڵاتی ئیسلامی لابرد لەوێ. ساڵی 1831 لە هەمان کاتە فەڕەنسا چووە جەزائیرەوە، تونسیشی گرت و پاشان ئیتالیا، لیبیا و ئەثیوبیا و ئەریتیریا و سۆمال و ئەو شوێنانەی گرت. ئەم وڵاتی ئیستعماریانە کە هاتن و بە تایبەتی دوای جەنگی جیهانی یەکەم لە سلێمانی لە 1990 ئینگلیز هاتە ناوی بە تەواوی حکمی چەسپاند. مێجەرسۆنەوە کاتە بووە حاکمی سلێمانی. لەو کاتەوە لەو سەردەمی سیانزەی کۆچیەوە، یعنی 100 ساڵ لەمەوە پێش 150 ساڵ لەمەوە پێش، حاکمی وڵاتی مسلمانان بەهۆی چەندین هێزی کاریگەر و هۆکاری ئاڵۆزەوە شریعەتی ئیسلامیان لە حکم پێکردن لادا و نیان هێش لە وڵاتەکانە بچەسپێ. مەلیک فاروق لە میسر یا تاغوتێکی تر لە شوێنێکی تر بە قسەی ئیستعماری ئینگلیزیە، ئیتالیا، فەڕەنسیە، هەر کەسێکی تر شریعەتی خوای پەروەردگاریان خستە کەنارەوە بۆ حجەی کە ئەمە قانونی دەوڵەتی عوسمانیە و پێویستە هەموو شتێکی دەوڵەتی عوسمانی بگۆڕێ و وڵات لەسەر شێوازێکی مۆدەرن دروست بکرێت. هەر لەو کاتەوە داعیانێکی دڵسۆز و دیندار و سەرڕاست و خوانهاس و جددی بیرمەندانێکی گەورە لە داخوازی ئەوە نەکەوتن کە ضرورەتە شریعەتی خوای گەورە بژێڕێتەوە بۆ سەرچاوی حکومکردن و سەروەرەتی یاسایی کە هەرە بێ بۆ شەرع بێ. بەڵام تا ئێستا ئەو دەنگە دڵسۆز و ڕازگویانە لەوەنە زیاتریان پێ نەکراوە کە لە سەرەتای دەستوری دەوڵەتەکانیانە بنووسرێ ئیسلام دینی دەوڵەت. ئەمە دەقێکە وەکو پسپۆڕانی قانونی ئەڵێن دەوڵەت بە چەسپاندنی شریعەتی ئیسلام و پابند ناکە. ئیسلام دینی دەوڵەتە، ئیسلام دینی دەوڵەت، هەروەکو چۆن لە دەسووری کوردستانی شەهەیە. ئەمە هەروەکو سڵاو ڕێزگرتنێکە لە دید و تێڕوانی عەقائیدیەکەی ئومەتی ئیسلام کە دینی زۆربەی دانیشتوانی ئەو وڵاتە ئەمەیە، یان کەفارەتێکە و دەوڵەتەیدا تا بە شریعەتی ئیسلام و پابند نەبێ، مەگەر تەنها لە بوارە تەسک و تروسکەکەی ئەحواڵی شەخصی کە ئێستا لە کوردستانە ئەوەشیان گۆڕیوە. دانانی ئەم دەقە لە دەستوری ئیسلامیە لە دەستوری وڵاتی مسلمانانە خۆی لە خۆیان پێچەوانەکاریەک و دژایەتیکردنێکی دەستورەکەی و لە چەندین لاوە تەنگژە و ململانەی ناوخۆیی ئەهێنێتەکایە. لە هەموو وڵاتەکان وای لێ هاتووە، بێگومان لە کوردستانیش. سەیریکەن بۆ نمونە ئەو دژە خۆیەی کە دەستوری کۆماری یەمەنی دیموکراسی شعبی جا هەموو ناوەکانیشان ئاوە لە قەبەکانیانەوەندە درێژە و مەترێکیشی پێوەیە هیچیش نییە، هەموو ناوی دیموکراسی پێوەیە و کەسیش دیموکراسی نییە، ناوی شعبی پێوەیە هەموو نخبەیەکی مافیایی ئەیبا بەڕێوەتەوە وەکو دەوڵەتەکەی قەزافی. ئەبینی ئەمانە هەمووی ئەمە لە یەمەن بوو، یەمەنی دیموکراسی شعبی لە 7 نۆڤەمبەری 1970 بڵاو کرایوەکو دەستوری وڵاتەکە کە زەقکردنەوەیەکی ئاشکرا و ڕاشکاوی فکر و فەلسەفەی مارکسیزمی عکسە کردەوە. لە مادەی حوتەمیە زیاتر جەختی لێکاتەوە کە باز لە چینی کرەکار و دید و هەڵوێستیانەکات و بەدەق ئەڵێ ڕۆڵی چینی کرێکاران پلە بە پلە بەرزە بێتەوە تا لە کۆتاییە ئەبێتە سەرکردایەتی چینایەتی کۆمەڵگەکە. ئەنجا ئەمە لە بەرەیەکی قەومیدا دەرەکەوێ کە هاوپەیمانێتی هێزەکانی گەل بە دیموکراسی ئەهێنێتەکایەوە. ئەم بەرە قەومیەش بە دید و ممارەسەی سۆشیالیستی زانستی چالاکیە سیاسیەکانی جەماوەر ڕێگە خات و پێشڕەوێتیانەکە. دا سەیری ئەم هەموو درۆ دەلەسەیە بە شەرتێ هەر یەکەم ڕۆژ دەسەڵاتیان گرتە بەردەست 14 مزگەوت بەس لە عەدەن کرا بە مەقەڕی حیزبی حاکم، 14 مزگەوتیان گۆڕی. ئەمە جەماعەتی حەیدەر عەتاس و عەبدولفەتاح ئیسماعیل و ئەمانەیە کە ئێستاش تەمان حەیدەر عەتاس ماوە. ئەمانە هەروەکو حیزبی خەڵق و پەرچەم وابوون بەدەست سۆڤێتی ئەو زەمانە. ئەمە
دژە لەگەڵ ئەو دقەیە کە ئەڵێ دینی دەوڵەت ئیسلامە هەر ئەم یەمە نەژوا ئەڵێ دینی دەوڵەت ئیسلامە چونکە سوسیالیزمی زانستی کە ناوە هوەریەکەی مارکسیزمەکەیە هەر باوەڕی بە دین نییە هەرڵێ دین خەیاڵاتە ئەمەڵە دین خەیاڵاتە و لە لایەکی تریشەڵێ دینی ڕسمی دەوڵەت ئیسلام یان نمونەیەکی تر لەسەر ئەو دژە خۆی و ململانە دەستوریە ناوخۆیی ئەوەیە کە یاسادانەرانی میسر کە لە یاسای حیزبایەتیە لە مادەی چوارەمە تەمەنەوە لە کوردستانی ژەیبینی و لە وڵاتانی تریش بەڵام ئەمانە بە نمونە دێنمە بۆی زۆر تەفسیلاتی قانونی نەچینە ناویەوە بەس نمونە بێ لە بەرچاومە لە مادەی چوارەمی یاسای حیزبایەتی میسرا لە بڕگەی سێهەمە ئەڵێ نابێ حیزب لەسەر بناغی جیاوازی توخم و ئەسڵ و دینیان عەقیدەدا بمەزرێ یعنی نابێ حیزبی دیموکراتی ئیسلامی هەبێ وەکو چۆن دیموکراتی مەسیحی هەیە لە ئیتالیا لە یۆنانیان لە ئەڵمانیا یان لە نەرویج نابێ لە وڵاتی مسلمانانە هەبێ چۆن حیزبی شاس لە ئیسرائیل هەیە کە حیزبێکی دینیە یان بەهاراتیە جەناتیا کە حیزبێکی دینیە لە هەندستان هەیە یان حیزبێکی تر لەسەر ئەساسی بودایی لە تایلەند هەیە نابێ لە وڵاتی مسلمانانە لەسەر ئەم ئەساسە دروست بکرێت چونکە ئەمە ڕێگرتنە لە ڕێگای لە خودی مسلمانەکانیش بۆ ئەوەی هەروەکو ئاش بەرداشی هەڵە سوڕێ و وەکو عەرە بڵێت جەعجەعەیەکەکە یان وەکو ئێمەڵین هاڕەها ڕێگەکە بێەوەی گەنمێک بهاڕێ بێەوە هیچی لێ بەرهەم بێ کەوابوو لەم مادەیە کە ئەڵێ نابێ وابێ یعنی ئەبێ ڕێ بە حیزبی ئیسلامی نەدرێ ئەگەر ئەڵێ دینی دەوڵەت ئیسلامە ئەبێ ڕێگا بە حیزبی ئیسلامی بدە کەچی ڕێی پێنادا لەولاوە ڕێی بە پێکێنانی حیزبی چەپی داوە کە بۆ نمونە هەر لە میسر حیزبی تەجەموع الوەطنی التەقەدمی الوەحدەوی ئەویش ئەوەندە لەقەبی دوور و درێژی هەیە کە هەمووی سێ چوار مەقادیشی نەهێنا لە ئینتیخاباتە ئەبینی ئەمانە بەم شێوێن یا حیزبی شیوعی عراقی کە یەک مەقادی هەبوو لەوەی بەغدایە لە ژێر سایەی پۆل برەمەرێکی سەرمایەداریە کەچی ئەم کابرای حیزبی شیوعیش بۆتە بە ئەندامی پەرلەمانی ئەو سەرمایەدارە نمونەیەکی ترە بینی لەو دژە خۆییە کە لە دەستورەکەیە هەیە دەقە قانونیە مەدەنیەکانی میسر وەکو مادەی 226 هەر لەو قانونە ڕێ بە سەودا و مامەڵەی سوخۆریەدا ڕیبا مامەڵەی بانکەکانی لەسەردا ئەمەزرێت تەمان ئەمە لە سعودیە شەروایە یعنی وان نەزانی هەر لە میسرە لە دەرسێکی ترە ئیشارەتم بەمانە داوە کە چۆن قانونی ڕیبایی حرام حەڵال کراوە لە سعودیەش ئێ باشە کە ئەمە دینی دەوڵەت ئیسلامیە دینی دەوڵەتەکە ئیسلامە بۆچی سوخۆری بووە بە معاملەی بانکەکان بۆچی بانکەکان لەسەر ئەساسی سوخۆری دروست بوون خۆ معلومە کە سوخۆری لە ئیسلامە حکمی بنبڕی لەسەرەکە حرام یان یاساکانی تر یاسای دزی بۆ نمون یاسای ڕەشوەت وەرگرتن یان ئەوانەی تر ئەم نمونانە لە هەموو دەستورانەیە هەن کە بۆ دەوڵەتە ئیسلامیەکان داڕێژراون چونکە ئەمانە هەر بەو شێوە بۆیان هێناون کە ئێوە توانن وا بڵێن بۆیە بینی لە هی کوردستانی شاوایە لە دەستورە فشەکەی کوردستانە لە مادەی حەوتە بەدەق ئەڵێ ئەم دەستورە جەخت لەسەر ناسنامەی مسلمانێتی زۆرینەی گەلی کوردستانەکە یعنی ئەم قسە قۆڕە ئەمە مستەشریقێکی ژواڵێ سە لە نەرویجیەک بپرسین کە چوو بێ بە کوردستان و هاتوێتەوەڵێ ڕاستە ناسنامەی مسلمانێتی لە کوردستانە زۆرینەیە چونکە کوردوە زۆرینەی مسلمانە ئێم دەقە قانونیە چیە چ قیمەتێکیە هیچ نییە ئەنجا ئەڵێ بنەماکانی شریعەتی ئیسلام یەکێکن لە سەرچاوە سەرەکیەکانی یاسادانان یعنی ئەمە کۆمەڵە بتمان هەیە دامان ناون بتەکان بریتین لە مافی مرۆڤ دیموکراسی حەز و ئارەزی مسعود بەرزانی زائیدەن شریعەتی ئیسلام سێ بت زائیدەن شریعەتی ئیسلام هەمویان لە میحرابەکەدان ڕاونەوە پەرسترێن یعنی شریعەتی ئیسلام کە ئەڵێ یەکێکن بنەماکە ئەنجا ناژ لە شریعەتی ئیسلام ئەڵێ بنەماکانی شریعەتی ئیسلام ئەمە چاواشەکردنێکی تریتی هەیە مەسەلەن بنەماکانی شریعەتی ئیسلام یەکێک لەوانە یەکسانیە یەکیان شورایە لە یەکسانی دابەشکردنی واریداتی بەیتولمالە ئیسلام تەکیدی لەمانە کردوتە بۆیە حتا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام مافی تەوزیعکردنی زەکاتەکەی بەغەیری ئەو هەشت بۆلە نەبوو
ئەوانەی فەقیر و هەژارن و مافیان لە بەیت المالەکە ئەیاندرێتێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام نەیتوانی خزمانی خۆی بخاتە ناوی و سنفێکی تر لەو هەشتە زیاد بکا بیکا بەنەوە ئەچێمانە بە کەیفی خۆیان کەوتونەتە ناوێ و بە پێخاوسی بۆ ئەو کوفرە بنەماکانی شریعەتی ئیسلام هیچ نییەوە هەمومان ئەڵێن شورا بێ یەکسانی بێ مام شێوە توانای محاسەبەکردنیە هەر قسەیەکە و لەسەر هەر دەستورەکە هەمووی خۆی هەر وەکو پەڕۆیە خستویانەتە ئەولاوە چکە نەتان بینی مەسعود بەرزانی خۆی بەتەنیا پەرلەمانەکەشی پەک خست و کلیلی پێ قفڵێکی لێداوتی ئەوەیەوێ دەست باو بگەێنە لە جەماعەتەکانی بەرهەڵسکاران وەکو کاک حەسەن بابەکر و زانا ڕۆستایی و مەولوبا و مراد و وەکو ئەوانەی تر ئیسلامینەوە زۆر تاراتەگرن مەسینەیەکی حەوجۆش هەڵگرە بڕوا لێ دەرەوە دەست باو بگەێنێ ئەژنا ئەو کورتە ئەو فەرەنجی بە شانانە کە بڕنەویان بە شانەوەیە ڕێگایان لێگرن و دوای دوو قۆناغت فەنگیشیان پێچێش بینەوە سەر دەستورە فشەکە ئەڵێ مادەی حەوتەم ئەم دەستورە جەخت لەسەر ناسنامەی مسلمانێتی زۆرینەی گەلی کوردستانەکە و بنەماکانی شریعەتی ئیسلام یەکێکن لە سەرچاوە سەرەکیەکانی یاسادانان ئەنجا بۆ ئەوەی تەوازن دروستکە بە حسابی خۆی ئەڵێ هەروەها تەواوی مافە ئاینیەکانی مەسیحی و ئێزدی و هیدیکە لە ئازادی باوەڕ و پیادەکردنی ئاین دەستە بەرەکە یعنی بۆ مەسیحی و ئێزیدی و هیدیکە نووسیوێتی پیادەکردنی ئاین بەڵام بۆ ئیسلام نەینووسیوە پیادەکردنی ئاین چکە خۆی گەورە فەرمێ ئەن ئەقیموا الدین ولا تتفرقوا فيه بۆ ئیسلام ناهێڵە ئیقامەی دینەکە ببێ و هەڵوێستەکانیشیان معلومە تەڵام گومانی تیانی